رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێربێنەوە بۆ ڤیدۆیەکی تر لە یاری فیفا 23 چامپیۆنز لیگ بەرامبەر لیڤەرپوڵ. دووەم یاریمانە بەرامبەر لیڤەرپوڵ بە چامپیۆنز لیگیش زۆرمان باش نییە. دووەمین لیڤەرپوڵ 12 خاڵی هەیە، خۆمان 4، FC پۆرتۆ 4، میلان 3. ئەگەر ئەنجار لە لیڤەرپوڵی بینەوە تازێ حاڵمان باشەوێت و نزیکە بینەوە لە سەرکەوتن بۆ خولی داهاتوو. بەس ئەگەر بدۆڕی خراپە. FC پۆرتۆ و میلانی هەروەکو ئێمەوەس ئەیان خراپە، بەس پێشمانکەون ئەو زەمینتر ناتوانین پێشیان بین و دیسان لە خاڵەکانە. یەک یاری ترەکەن لە چامپیۆنز لیگ، ئەویش بەرامبەر میلانە بێ. جا بچینە ناو یاریەکە، لایک و سابسکرایب لە بیر مەکەن وەکو پشگیریەک. هیوادارم یاریەکەتان بەدڵ بێت و ناو یاریزانانە بنووسن کاڵێن شەڵا لە وەرزی نوێی کڕین. ئەوە شێرەکەمان، گیانمان بەوەیە. ئەک دەقەبا سەیر ڕیکۆرد بکەین چونکە ڕیکۆردمان زۆر کێشەی تەیەکەوێت. لە کاتە نەوێرا پێوەنێم زۆری تیاوە بەسەر نەڕۆشتن. نایڵێ کاکە نازانین بە چی دیویەکە بڕی. نەی بڕۆ خۆت و گۆڵ. بۆ نە ئەو لای کرد. ئەوە چی بوو؟ ڕیکۆرد ڕیکۆرد کێشەی نییە بۆ وتی ستۆپ. نایەڵێ برانە ڕۆ لەو شەتحە برا هەر ئەوە سووری کردایە. لێیە لێی نایە کاکە. لەو غاڵەتە ناڕۆن کاکە، گیان نابنەوە. بام هەجومە بڕە بێت دەستگای تەشکیلەکەمە بکەین. ئەمەگەر ئاوە بڕۆ. ئەی بژیت وەکەن جاجگە لە ڕەناڵدۆی کێ گۆڵی کرد. هەر حرەکەی ڕەناڵدۆی کردایە خۆش نەیکرد. ئەمە یەک. نەمەکە بۆ ناشرینانە لێتە سەرێ. دەبڕۆ ڕۆناڵدۆ.
ئاخوە بۆ ناو گۆڵ. وای وەڵای شوتەکانی زۆر بەخواتن، بەس ڕێ نییە ڕێ. ئاخ نایگرێ، تاکەکانم هیچ نین، بەس کریسیانەی تایە لە پێشە و تەواو. نەکەی بۆ کوێی هەڵەیی؟ دە گۆڵکە دەتخوازە ئەوە حاڵ بوو گرتیشی بەس هەر ڕۆی. نەکەیوە قوربانە ئەمە لە گۆڵە چێمە دەموچای لە باش ناچێت. محەممەد سەڵاح یانڕە لەو شوتانە چێوە جەم یەکەم تاوا بوو؟ ئەو بۆ نەکەمی پێچوو. وەڵای وێستم جوان لە یەم نەیەڵە. یەک دەقە ئام هێزیێتەمان چاکەین. ئەوە ئای هاوار زەختیان خستوینە دەسەر. دەی ئەو بۆی کێ ناچێوەی؟ وەڵای خۆم حەڕێک بردم بە قاچی وتم هانی گۆڵ نابێ. ئەو کەلەکەی گۆڵە دەی بۆ لینەیە. لەی چەنن ئەها نەیگرت ئەوە گۆڵە برا. ئەو گۆڵم بەدڵ بوو. دەی یانا ڕۆکە بێ ئیمانانە شەت حەیە.
چی بوو فاول بوو ئۆفساید بوو چی بوو بەعکس ڕۆی ئەی ئەخوا خەریب و گۆڵکە ئاکە بەقوتن بەس وەزعیشمان باشە 3 گۆڵم هەیە یاری پێشوو کە لێی بردینەوە 1 گۆڵە پێشەوە بوو نەکەی باش بوو ببرا نەڕە لەو غەڵەتەی نەکەی شکو گۆڵی بۆ نەگرا گێژە لەو دیوێ نادە عادە ببرن تۆزە سۆتم کرد بەوانەی هەنی کێشەوە نێڵی بڕۆ 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 دەلێیە تۆ دەوەرە پێشەوە نەخاوە خاوەکەی ئەوە گۆڵە وەرە گیانم بە ڕۆناڵدۆ ئێنا ئێوەکەی بەشارن ئەوە چوار حەق یاریەکە تریشم لێ کردو فاوڵ بڕۆ شێر هاتریک ئەوە گۆڵە ئەوە هاتریک مینە دۆن سێری بەبینی دەستیار ڕێ ئەگەرە ڕۆی بەخوا گۆڵێ تریش مەکرد خەریکە فێرم خەریکە دەست مەکرێتەوە وڵا ویستمی خولێنە دەبەت نەیکرد عەکسەوە نێڵی گۆڵکەن بار حەیان چێ تاو 5 بە هیچ بیرمانە وژی ئەوە 2-3 هاتریک لەسەر یەک سیدی بدێتیەوە لە پاریس بەر پاریس کەوت بۆ لێ بردبووە ڕۆناڵدۆ وەکو گوڵە گەشێتەوە ماشەڵڵا گیانما بەوە یەک دەقە سەیری ئەم خاڵانە بکەینەوە دووەم ڕێڵ مەدرید یەکەمە یا ئەم یاریانە ئەەکەم بەڵام ئەی پەڕێنم لەبەرەوەی دەمە عاداتی نێرە
زایکین حاڵمان چۆنە حاڵمان تا ئیسە باشە ئەم یاریش بدۆڕێنین بنونە بەرکێکەوتین بەر میلان سێ بۆ جیاوکەی هەر ئێمە بینەوە بە حساب ئەگە تەعادل بین ئەگە بدۆڕین تەعادل بینی بینەوە زین پاریس حاڵی زۆر خراپە بزان بەرکێکەوتووە بەر ڕێدبۆڵێک چی ئەو ئاربی لێپیست بەرەوە کەوتووە بدۆڕێت ئەگە بیباتەوە سێ خاڵ ئەدەوزایەکین ئەویش بەرکێکەوتووە بەرمان سیتی باگەرێکی زۆرەوە کرێتە دەرە پاریس خۆمان و لیڤەرپوڵ ڕێن بۆی داهاتوو بۆ خولی داهاتوو ئەنجارە ڕیال مەدرید و ئینتەر گەوان خاڵیان خراپەوەیتر بەرشە و بایرن ئەمان وەکو یەک بووان جارێ ناتوانێت بڕێت دەسێ یۆڤانتوسیش باشە لەگەڵ چێڵسی هەنیە بە قۆتەکان بەجددیە دەبات لە دوانێ بین و بڕێن بۆ یاری داهاتوو بەرەو میلان ئەگەر نەی بینەلوانێ دەربکرین بەس بردنەوەی تر تاوت ئەکی دێگا جاوا بڕین تاوە هەموو شتەکان هیچ دەستکاری ناکەوێت سەیرەکەت بکەینەوە نەوەکە شپیر کێشەی نییە یاریکەین بەس گۆڵچەکە سوورەوەی خراپە بڕان دروست کریستیانە ناچێتە شوێنە دروستی بۆ بکەی نادام بووە مەکە ئەو بۆ ئیتر ناوە بۆی وەڵای بیگە تا زۆر جوان بەخواتن میلانیش نەمزانیەوە نەبەخواتن ئەی باش بوو دەرچوو بژیت ئەمە گۆڵە زۆر بوو قەیفە زۆر بوو کەمیش و بەرەو گۆڵ چێشنگە ئەخولێتەوە بۆیە زیاترم بداتەوە لاوە چی بوو ئۆفساید بڕۆ خۆتی گۆڵ ئەی لەو شیشە دەدەدەلەیە کورە باو کریستیانە نەبێ کەس خۆی بەرز ناکاتەوە ماخۆ خۆ لە لەویاوە ساو بە دیاریەوە کورە گۆڵمان بۆ ناکرێەوە
ئەخ وەڵای وتمایە بە قاچیا چێتە گۆڵە نەبوو. ئەمە گۆڵە کورە ئەزان وەڵا هەر بە دروستەکەی ئازانم. ئەوە تا ئەوە حرەکەیە سوو گوت خۆم ئەوە یەک نەکەی خۆتی بیگرێ هەڵێ بۆ پێشەوە بەرەحانە ڕووە چیە کوشتیان نایڵم لە چوانەیە ئەڵم گۆڵ بێ ڕۆ ئاخ درەنگ لێمە وەڵای ویستم بیخولێنمە بیکەمە سەریە نەیەڵا هەجومی هەڵگەڕاوە گیانم بەوەیە بەر ڕۆدریگێرەکەی ئۆفساید و ئۆفسایدی جوایان دروست کرد بیدی بە دڵمە بەس ڕۆناڵدۆ بێت وڵای بۆیە پێوەم نایە غەڵەت بوو پێوەم نایە زۆر جوانە بوو بەس دەیکە لە ئەی بژێ ئەمە گۆڵە وەڵای نەیا بە کریسیانەوە بوو بەشەوە نەیا بە کریسیانەوە خۆ ڕێک بوو ئەوم هەڵا دەی برە خۆ بەرزکەرەوە جەمپێکی وا بکە ئەوە کێشێ ئەوە جەم یەکەم تاوا بوو پاریس و ڕیدبۆڵ 1-1 کوا مانسیتی ئەو شوێنەی دەر 1-1 لیڤەرپوڵ و شوێنەی تر هەر سفرن تایسە وەزعمان باشە خۆشمان یەکمان هەیە کاکە یارزانەکانم هیچ نییە نامانەکەی خواردنی منن ئای زۆر ڕۆی بژی وەڵای خەریب بە سەر دەستیا بڕە هەر گرتی نایڵە دیفاعە زۆر بەقۆتە
دەی قاچێکی لێ بدایە زۆر جوانە بوو. ئاخ نەکەی نایەڵن کامافینکە براو دووفیعای هێناوەتە تاکی ڕێناڵدۆ ڕێک نییە نایاڵێ ئەو لە فاوڵ بەدڵمە باشە بۆ نەبەردە ئەم باشیرەکانی زۆر بە جۆرێکە نازانم وەکوی یاری ئاسایی نییە. گۆڵە گۆڵچی نهاتایە هجوومێکی جوان بەس ئیسفادەی نەوەتان بەداخەوە ئەی خولێ نەدە و بەدەرە ئەو گۆڵچیە زۆر زیرەکە ئیگرێت کەم بۆ حەیفێ وەڵی زۆر جوان بۆ نەیەڵە نەکەی فاوڵ بەرز ئۆفساید نییە نە ئەس تێکم ئاخۆم دەی تۆ خوا و شیشە چۆن لە من بووە بەڵا ئەو دووسێ شیش فاوڵ هێشتا دووە تەعەدولی نەکەنەوە باشە شوتەکانی زۆر بەرزە ڕێگوتمە تەواپەکە لەی مەگە دووە دەوەڵای خەڵەتی خۆمە دەوەڵای ناجوڵێ بە قورئان خەتە یاریزانەکانە کەی تەعادولی کردوت خوارە جەومێنێ ئەو ناچێتە خوارۆ نایەڵێ کاکە نازانێت شوت لە بۆ کوێ لێ هەر بەریارزانەکەوێ
دە بۆ تەواویەکەی کاکە خۆ هجووم تاوە نەبووە بۆ خاتری خوا. پاریس بدێتی و ماسیتیش بدێتیوە زین دەرنەکراوین. جایەکین لە چیمان لێهاتە دۆڕاوین ئاشە دەرکراین ئەوە چۆن سەیرمە کرد. بۆ چامپیۆنز لیگ ئەمەدە 8 تەواو فرا بردوومەتەوەی تر بۆچی من بردووەتەوە. مان سیتی و پاریس ئاتی و پاریس چۆن بەرزی کردەوە. پاریس و مان سیتی خۆمان و لیڤەرپوڵ ئەنجارە ئەو دوو شوێنە و ڕیاڵ و ئینتێر بەرشە و بایرن ئەمانەش کەواتە سەرکەوتوین باک سێڤی بکەین نەکەوێتە هەواڵ کۆتاییشی ببێنین ئەمە بکەین. هەڕێنی خۆشەویست هاتیینە کۆتایی ڤیدۆکە بینیدان لە چامپیۆنز لیگ سەرکەوتین بۆ خۆلی 16یەمی وە پێمە بێمە 32 بووە چیم 16 جای وادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و لایک و سابسکرایب لە بیر مەکەن هەتا ڤیدۆیەکی تر و پارتێکی خواتان لەگە هەر لە خۆشییا بن خواتان لەگە.